سڵاوی خواتان لەبێت بەڕێزان باز لە بڕیارەکانی دادگای فیدراڵی دەکەین کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زیاتر لە 10 سکاڵای دژی دەسەڵاتدارانی هەرێم یەکلا کردوتەوە. دیارە دادگای فیدراڵی بە پێی یاسای ژمارە 30 ساڵی 2005 هەموارکرا و کار دەکات و کۆمەڵێک دەسەڵاتی هەیە لەوانە شیکردنەوەی دەقەکانی دەستور، چاودێری دەستوری بوونی یاسا و پەیڕەوە کارپێکراوەکان، هەروانە یەکلاکردنەوەی ناوکەنینەوەن هەرێم و بەغدا و کۆمەڵێک دەسەڵاتی دیکەشی هەیە. لەنەوە ئەندام پێکاتوە لایەنە شیعەکان 5 ئەندام، سونە 2 ئەندام و پارتیویکێتی چەریەکان ئەندامێکیان لە دادگای فیدراڵی هەیە. باز لەو سکاڵانەکەی کە دژی دەسەڵاتدارانی هەرێم لە ماوەی 2 ساڵ و 15 ڕۆژدا 10 سکاڵا لە دادگای فیدراڵی یەکلاکرانەوەتەوە دژی دەسەڵاتدارانی هەرێم. سکاڵا یەکەمیان کە لەو کاتە زیاتر ڕۆڵی دادگای فیدراڵی دەرکەوت کە چەند پەرلەمانتارێکی یەکێتی تانەیاندا لە کاندیدبوونیەوە شارجێباری بۆ سەرۆکۆماری عێراق کە ئەو کاتە لە 2022 ناکۆکیە بوو لە نێوان پارتیویکێتی بۆ هەڵبژارنی سەرۆکۆمار. دوجار دادگای فیدراڵی هۆشار زێباری لە 6/2/2022 لە کاندیدبوون بۆ پۆستی سەرۆکۆمار دوورخستەوە. باسی لەوە کردو کە مەرجەکانی پۆستی سەرۆکۆماری تێدانیە لەبەرەوەی کە لە ساڵی 2016 لە سەرپرسی گەندەڵی لە پەرلەمانی عێراق متمانەی لێ سەنرابەوە. ئەمە قۆناغی یەکەم بوو کە ناکۆکیەکان دەستی پێکرد لە بینی پارتیویکێتی، سکاڵاکانیان بردە دادگای فیدراڵی. لە مانگی شوبات لە 15/2/2022 دادگای فیدراڵی پرسی نەوتی هەرێمی یەکلا کردەوە کەم خاڵانی لە خۆی گرتبوو. یەکەمی هەڵوەشانەوەی یاسای نەوت و غازی هەرێم ژمارە 22 ساڵی 2007 و پابەندکردنی هەرێم بەڕازکردنی تاوی بەرهەمە نەوتیەکان و پێراسچوونەوە بە گرێبەستەکان و پشکی هەرێم لە بودجە دیاری کرد کە گەرنتی ئەوە بکات بە هاوڵاتیانی هەرێم بگات کە لەو کاتەدا دادگای فیدراڵی پرسی نەوتی هەرێمی یەکلا کردەوە و بڕیاریدا کە پێراسچوونەوە بە گرێبەستەکان بکرێت. بە هەمان شێوە دادگای فیدراڵی لە 7 سەی 2022 مادەی 46 لە یاسای ژمارە 10 ساڵی 2008 وەزارەتی خوێندنی باڵای هەرێم ڕەت کردەوە. دیارە مادەی 46 لە یاسای وەزارەتی خوێندنی باڵا باز لەوە دەکات کە پرسی تانەدان و سکاڵا تۆمارکردن و گواستنەوە و ئەزمونونەکان تایبەتە بە زانکۆکان و تاگای قوتابیە کێشەیەکی هەبوو لەسەر پرسی فەسڵکردن، گواستنەوە، ئەزمونونەکان ئەوە تایبەتە بە زانکۆ و دەستەکان لەوێ گلا دەکرێتەوە. بەڵام دادگای فیدراڵی ئەمەی بەنارەستوری دانابوو، ڕایگەیان بوو کە سکاڵا تۆمارکردن کراوەیە واتە قوتابیان دەتوان لە دەرەوەی زانکۆکانیش سکاڵا تۆمارکردن لە پرسی ئەزمونونەکان، فەسڵکردن، هەروە کۆمەڵێک ڕێکاری دیکەی زانکۆکان کە ئەم پرسە یەکلا کردبوو. دیارە کەسێک سکاڵای تۆمار کردبوو. و خاڵێکی دیکە لە دادگای فیدراڵی لە 4 2022 بڕگەی یەکەمی مادەی دووەمی لە یاسای ژمارە 4 ساڵی 2014 کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بەنارەستوری دانا و هەڵوەشاندەوە. دیارە بڕگەی دووەمی کۆمیسیۆنی یاسای کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم باز دەکە کۆمیسیۆنی هەرێم تاکە دەسەڵاتە کە پرسی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێم بەڕێوە دەبات. دادگامەی بەنارەستوری دانابوو و هەڵیوەشاندبەوە. بەڵێ سەبارەت بە یاسای خانەنشینیش لە 23/11/2022 دادگای فیدراڵی سکاڵایەکی دیکە یەکلا کردەوە کە تایبەت بوو بە پرسی خانەنشینان کە کۆمەڵی خانەنشین سکاڵایان تۆمار کردبوو. بڕیاریدا بەنادەستوری بوونی جێبەجێکردنی یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشاوە لە هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی پابند کردووە بەوەی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق ژمارە 9 ساڵی 2014 هەموارکرا و کار پێ بکەن. ئەگەر ئەم بڕیارە ئێستا جێبەجێ بکرێت ئەو کاتە کەمترین موچەی خانەنشینی دەبێتە 500,000 دینار. دیارە لە ساڵی کۆتایی 2022 ئەم سکاڵایە یەکلا کراوەتەوە. بەڵێ لە ساڵی 2022 مادەیەکی دیکە لە یاساکانی هەرێم هەڵوەشاوە کە بەرگەی پێنجەمی مادەی 18 لە یاسای ژمارە 15 ساڵی 2008 یاسای باری کەسێتی هەرێمی کوردستانی ڕەت کردەوە. مادەی 18 بەرگەی 5 کە باز لەوە دەکا ئەگەر مێرد ژنێکی هێنا ژنی یەکەمی دەتوانێت داوای جیاببوونەوە بکات. دادگا ئەمەی بەنادەستوری دانابوو و پێوا بوومە پێچەوانەی دەستورە و باسی لەو کورد و پێچەوانەی شریعەتی ئیسلامیە و بەرگەی هەڵوەشاندبەوە دادگای فیدراڵی کە لەسەر سکاڵا تۆمارکرابوو لەسەر یاسای باری کەسێتی. بەڵێ لە ساڵی 2023 سکاڵایەکی دیکە هەبوو لەسەر پەرلەمانی کوردستان، درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان کە پارتیویکێتی گۆڕان لە 9 2022 تەمەنی پەرلەمانی کوردستانیان بەنای یاسایی بۆ ماوەی ساڵێک و 2 مانگ درێژ کردەوە. دادگای فیدراڵی لە 35 2023 بڕیاریدا بە نارەستوریبوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان
و باسی لەوە کردبوو کە پێچەوانەی دەستورە و باسی لەوە کردبوو هەر یاسایەک لە دوای 6/11/2022 دەرچوو بێ نادەستوریە و بە پوچەڵ و هەڵبەشاوەدا دەنرێت هەر بڕیار و یاسایەک کە لە دوای ئەو بەروارەوە دەرچوو بێ کە لەو کاتەوە زیاتر لە 5 یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچوو بوون کە ئێستا هەڵبەشاونەتەوە و دواتریش پەرلەمانی کوردستان لە مانگی 2023 کۆتایی بە کارەکانی هێنا. بەڵێ سکاڵایەکی دیکە کۆتایی هێنان بوو بەکاری ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم کە دادگای فیدرالی لە 24/9/2023 سکاڵایەکی یەکلا کردەوە و بڕیاریدا بە نادەستوریبوونی مادەی 2 یاسای پارێزگاکانی هەرێم ژمارە 2 ساڵی 2019 هەموارکراو دیارە لە ساڵ 2019 یاسای ئەنجومەنی پارێزگاکان هەموارکرایەوە باز لەوە کرابوو کە ئەنجومەنی پارێزگاکان لە کارەکانیان بەرداوام تا هەڵبژاردننی داهاتوو لە کاتێکە ئەنجومەنی پارێزگاکان لە 24/6/2018 تەمەنی یاسایان بەسەر چ بوو دادگامە بە نادەستوری دانا و کۆتایی بە کاری ئەنجومەنی پارێزگاکان داات و دەبێت جارێکی دیکە هەڵبژاردنیان بۆ بکرێت کە تاکو ئێستا دیارنیەکەی هەڵبژاردنە بەڕێوە دەچێت. بەڵێ کۆتا سکاڵەر دادگای فیدراڵی سکاڵای کە لە ساڵی 2024 بوو کە کاردانەوەی زۆری لێکەتەوە لە 21/2/2024 دادگای فیدراڵی بڕیاریدا لەسەر سکاڵای یاسای هەڵبژاردن و پرسی موچە لەسەر پرسی هەڵبژاردن بڕیاریدا کە پەرلەمانی کوردستان 100 کورسی پێک بێ کورسی کۆتاکانی هەڵوەشاندەوە و کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکات و هەرێمی کرد بە لە چوار ناوچەی هەڵبژاردن کەمتر نەبێت کە دواتر کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان دەیکات لە چوار بازنە کەمتر نەبێت و پرسی موچەش یەکلا کردەوە کە سەرۆەزیرانی هەرێم و عێراقی پابند کردووە کە لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە موچە هەژماری بانکی بۆ موچەخۆران دروست بکرێت و پرسی موچە بەنیشتیمانی بکرێت دەرەمە دەستکاڵایە بوو کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو یەکلا کراونەتەوە کۆمەڵی سکاڵای دیکەشەن تاکو ئێستا یەکلا نەکراونەتەوە لە دادگای فیدراڵی کە تایبەتن بە هەرێمی کوردستان بەخوای گەورەتان سپێرین خواتانە.